بناوی ئەو خودایە دەست پێکەم کە دەفەرمێ فەمەن شەهیدە مینکم الشەهرە فەلیصم. سەڵات و ڕەحمات و میهرەبانی خوا دەنێرین بۆ سەرجانی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم کە فەرمێ الصیام لی وأنا ئەجزی بی. خۆشەویستان، سەلام و ڕەحمات و بەرەکاتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و بەختەوەرین کە لە ئاڵلقەیشتری تازەی بەرنامەی بەفەڕ با خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەیشتینەوە. بەرنامەی ئەمجارەمان لە پێشوازی مانجی پیرۆزی ڕەمەزانداین. ئێمە وەکو موسڵمان چۆن بتوانین پێشوازی بکەین لەو مانگەدا کە میوانێکی ئازیز سەراپا ڕەحمەت و بەرەکەت، میوانێکی ئاوا عەزیم و گەورە کە خوای گەورە قورئانی پیرۆزی تیا بۆ سەرجانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نازل کردووە. مانجێک کە مایەی ڕەحمەتە، مایەی لێخۆشبوونی بەندەکانە لەلایەن خوداوە. ئێمە چۆن بتوانین ئامادەسازی بکەین تا لەو مانگەدا بتوانین بە شێوەیەک لە خزمەتی خوددا بین و عیبادەت و پەرستشکەین کە بەم هۆیەوە ڕەزامەندی خودای گەورە بەدەست بێنین. خۆشەویستان، لە خزمەتی زۆر بەڕێز جەنابی دکتۆر عەبدوڵڵا حەداد بانگەوازخواز لە خزمەت ئێوەدا دەبین. ئێمە دەڕۆینە لای جەنابیان و سەلامی خوای گەورە لێ دەکەین. دکتۆر جان زۆر بەخێر بێ. بارك الله فيكم براكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خب هذاش خيرتام داتو يا ربي. خوای گەورە لەو کەسانەمان مەجمێری کە لە هەموو کاتێک بەندایەتی لەو خوای گەورە دەکەین و بە تایبەتیش لەو کاتە پیرۆزانەی کەوا فعلا مەوسیمێکە لە مەواسیمی تاعەت و عیبادەت، مەوسیمێکە لە مەواسیمەکانی ڕەحەمات و بەرەکاتی ڕەب العالەمین. خوای گەورە ئێمە و جەنابتان و هەموو مسلمانان مۆفەق بکاتن بەوەی کە چاکترین بە چاکترین شێوە پێشوازی لەو مانگە بەڕێزە بکەین و هەروەها تەوفیقمان بکە لە بۆ کار و کردەوە تێیدا و لێمانی قبول بکە. بەڵێ کاک دکتۆر جان، ئێمە دەزانین کەسێک کە میوانێکی دێ سەرەتادا ئامادە باشە چی لە بۆ دەکا. زامن بەر لەوەی کە ئەمە پێشوازەکەی لێ بکەین و ئامادە سازێکمان کە دەمەوێت بزانین تایبەتمەندەکانی ئەو مانگە چین. دیارە ئەو مانگە فعلا تایبەتمەندی خۆی هەیە لە نێو هەموو 12 مانگەکەی تر کە فعلا خوای گەورە ڕێزی پێدایە لە نێو هەر 12 مانگان و لە ئەو مانگەشدا دە ڕۆژی ئەخیری دیارە ڕێزی تایبەتی خۆی هەیە. ئیتر تایبەتمەندیەکانی گەورەترین تایبەتمەندی وەکو جەنابش لە پێشەچەکەی ئاماژەت پێدا گەورەترین تایبەتمەندی ئەو مانگەوەی کە قورئانی پیرۆز تێدا دابەزیە شەهر ڕەمەضان الذی ئونزل فیه القورئان، کەواتە قورئانێک کە خوای گەورە وەصفی دەکا بە کتاب ئەنزەلناه ئیلەیکە مبارەک، کتابێکی مبارەک و پڕبەرەکەتە لە کاتێک دابەزیە کەوا إنا أنزلناه في ليلة مباركة وكل سورة الدخان دفرمي كواتە بەرەکەتی کتێبەکە و بەرەکەتی کاتە پیرۆزەکە تێکەڵاوی یەکتر بووینە و خوای گەورە سبحانه وتعالى ئەو مانگەی مشەڕەف کردێ بەو حەدەثە و بەو ڕووداوە گەورەیە و تێیدا ئەو عیبادەتە گەورەی لە ئێمە داوا کردیە. ئەوە یەکەمیانە. طبعا نەکەر قورئانی پیرۆز لەو مانگە پیرۆزدا بزیە، بەڵکو وەکو لە حەدیثێکدا کە ئیمامی ئەحمەد و تەبەرانیش ڕوایەتیان کردیە و ئیمامی ئەلبانیش ڕەحمەتی خوای لێ بدەرێ حەدیثێکی صحیحە دەفەرمی هەتا صحوفی ئیبراهیم و هەروەها تەورات و ئینجیل و زەبوریش بە هەمان شێوە هاوشێوەی قورئانی پیرۆز هەمووی لەو مانگەدا بەزینە. کەواتە فعلا مانگێکە بە معنای کەلیمە گەورەیە. لە خاڵێکی دیکە بەڕاستی یەک لە تایبەتمەندیەکانی ئەو مانگە شەوێکی تێدا کەوا لە هەموو باقی شەوەکانی تری ساڵ مهمترە کەوا لەیلەتول قەدرە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک لەو شەوەی مەحرومبی بە معنای کەلیمە مەحرومە وەکو لە حەدیثەکەیدا باسی کردێ. کەواتە ئەوەش یەک لە تایبەتمەندیەکانی ئەو مانگەیە و هەروەها لەو مانگەی وەکو لە حەدیثەکان پێغەمبەر داهاتێ صلی الله عليه وسلم لەو مانگەیە کە فعلا شەیاطینەکان دەبەسترێنەوە بە تایبەتی مەڕەدەت و شەیاطین واتە ئەوانەی کەوا زۆر خراپەکارن و لەو مانگەیە کەوا دەرگای بەهشتەکان دەکرێتەوە، دەرگای دۆزەخ دادەخرێ و هەروە لەو مانگەیە کە خوای گەورە زیاترین لێخۆشبوونی هەیە بەرامبەر بە بەندەکانی و هەروها یەک لە تایبەتمەندیەکانی ئەو مانگە پیرۆزە ئەوەیە کە فعلا ئەو عیباداتانی تێدا ئەنجام دەدرێت تایبەتە بەو مانگە. لە بۆ نمونە بە ڕۆژیبوون تێدا وەکو فەرز تایبەتە بەو مانگە لە غەیری مانگەکان تر سونەتە بە ڕۆژیبی و هەروها بەدەستە جەمعی بە ڕۆژیبوونی ئەو ئومەتە پێکەوە کە وەحدە و شیعاری ئیماندارانە
ئەویشان هەر لەو مانگە بەدی دەکرێت و هەروها شەونوێژ و تەراویح ئەوەی کەوا لەوێ دەکرێت بە تەئکید لە باقی مانگات ناکرێت و هەروها وەکو عیبادەتی زەکات الفیتر سەرفیترە ئەوەی کە لەوێ هەیە لە هیچ مانگێکی دیکە نییە کەواتە خوای گەورە سوبحانەهو وتعالا چەندین تایبەتمەندی باو مانگە بەخشیە. لەبەرچی خوای گەورە مەسەلەن ئەجر و پاداشتی عیبادەتەکان بە زیاتر حساب دەکا لە باقی مانگەکانی تر؟ بەتاکید یعنی ئەوەش وەکو وتمان دەگەڕێتەوە سەرفەڵ لەبەرەوەی وەکوتمە هەم لە ڕووی زەمەنەوە هەم لە ڕووی ئەو حەدەت ڕووداوی کە تێیدا ڕوویدایە لە ڕووی زەمەنەوە خوای گەورە وەسفی دەکا مانگێکی یاخود کاتێکی مبارەک و کاتێکی بەبەرەکەتە لای خوای گەورە سوبحانەهو وتعالا و هەروەها لە ڕووی ڕووداوەش ئەو ڕووداوە گەورەی تێدا ڕوودا ئیتیصالی ئاسمان بە زەوی لە دابەزینی کتێبەکانی خوای گەورە وەکو قورئانی پیرۆز وەکو لە حەدیثەکەش باسمان کرد ئیتر خوای گەورە سوبحانەهو وتعالا بەعام لەگەڵ بەندەکانی ئەو پەڕی کەڕەم و سەخاوەتی هەیە بەڵام لە هەندێک کاتیش زیاتر و زیاتریان پێدەبەخشیتن کە ئەوەش هەر لە فەزڵ و کەڕەمی خۆیتی ئەو مانە ناگەینی کە خوای گەورە دەوێت لە بەندەکانی خۆی خۆش بێت چۆن ئەوە بڵێن کە ئەگەر جوان نەبێ خوای گەورە لە ئەنجەتە لە بەندەکانی خۆش بێت. بەتەئکید خوای گەورە سوبحانەهو وتعالا وەکو لە سوڕەتی ئەنیسادا دەفەرمی ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم. خوای گەورە چ نیازێکی هەیە سزاتان بدا لە کاتێکدا ئەنگۆ ئیمان بین و شکرانە بژێری بکەن. ئەسڵان خوای گەورە سوبحانەهو وتعالا صفەتی خوای گەورە سوبحانەهو وتعالا الرحمن الرحیمە نبي عبادي أني أنا الغفور الرحيم وأنا عذابي هو العذاب حتى تمشاكي يعني خوي وصف دكا نبي عبادي أني خوي وصف دكا الغفور الرحيم لبران بردا وأن عذابي وصف عذابك دكا أليما نكهر سبحان الله إتر خوي قول سبحانه وتعالى هيت بيويستي بونيك وأسزاي بندكاني بداتا بلام خوي قول لصفتي ذاتي خوي أويك الرحمن الرحيم صفتي رحمة لەخوای گەورە صفاتێکی ئەسیلە و غالیبە لەسەر غەضەبەکەی والله أعلم. باشە ڕۆژوو لەگەڵ ڕۆحە چ پەیوەندیان بێکەوە هەیە؟ دیارە وەکو معلوم جەنابتانە ئینسان لە دوو بەش پێکاتێ دوو بەش سەرەکی بەش یەکەمە ئەو جەستە و ئەو لاشەیەکەوە لە پێکاتەی ئەو زەویەیە کە لەسەری دەژین کە خۆراک و پێداویستەکانی ئەو لاشەیەش هەر لە بەروبوومی زەویە. بەشی دووەممان کەوە بەڕاستی ئەویان ئەشرەفترە ڕوحە کە ڕوح باقیشە نامرێ. طبعا ڕوح يعني خوای گەورە سوبحانەهو وتعالا وەکو دەفەرمی وەنەفەخت فیه من ڕوحی زانان دەفەرمێن کاتە نەفخەتی علویە شتێکە خوای گەورە تەنسیب دەکاتە سەر خۆی طبعا ئەوش مەخلوقە شەکومان تێدانێ بەڵام لەبەر شەڕەف و گەورەکەی تەنسیب دەکات سەر خۆی لەبەر ئەو لاشە و جەستەیە ئەگەر 100% کاملیش بی ڕوحی لێ جیا بۆ هیچ قیمەتی نامینێ ژیانی تێدا نامینێ. ئیتر وەکو گوتماکەوە پێداویستی ئەو لاشەیە لە بەروبوومەکانی ئەو زەویە کە لێی دروست بە بەڵام پێداویستی ڕوح خۆراکی ڕوح هەروەکو کە نەفخەتی علویە لەلایەن خوای گەورەوە هاتیە پێداویستەکانی بریتە لەو شتانی کە لە ئاسمان و لۆمان هاتێ لە وەحی کەواتە دەکرێت بڵێن پێداویستەکانی ڕوح بریتە لە عیبادەتکردنی خوا لە عیباداتەکانی قەلبی و عیباداتەکان کە بەجەستەمان کە خوای گەورە لە سەرمایدانە یاخود تەشریعی کردە بمان. ئیتر لە ڕەمەزاندا کاتێکە تو لە بەشی جەستەت کەم دەکەیەوە بە حکمی بەڕۆژی بوون لە مقابلدا خۆراکی ڕوحیت زیاد دەکا کە بریتە لە بەڕۆژبوون ئەو بەڕۆژبوونەی کە فعلا لەو کاتێکەوە دەست بە بەڕۆژبوون هەتا ئەو کاتی کەفتار دەکەیەوە تو لە هەموو ساتەکانی لە عیبادەتدای ئیتر خۆراکێکی زۆری ڕوحی وەردەگری لەو حالەتە طبعا ڕوح زاڵ دەبی بەسەر لاشە ڕوح بەهێز دەبی لە مقابلدا کاتێکەوە بەڕاستی بەختەوەری ئینسان بەگشتی لە بەختەوەری ڕوحەکەیدا نەوەک لەو پێداویستیانێکەوە لاشەکەی کامل دەکا. ئەگەر لە باسەکە دەرنەچین مامۆستا ئێمە زۆر کات مەسەڵەن ئینسانەکان لاشە و جەستەیەکی سەلیمیان هەیە خواردن و خواردنەوەیشان لە نەبڕانە بەڵام لە هەمان کاتە ئاسوودە و کامەران نین لەبەرەوەی خواردنی ڕوحیان نەقسە. بەتەئکید وایە فعلا يعني تەماشاکەی ئەگەر لە تاریخ تەماشاکە و لە با بڵێن ژیانی سەردەمیشمان تەماشاکە ئەگەر بێت و هەموو پێداویستەکانی لاشەت دابین بکرێ هەمووی ئەوەی کەوا بە خەیاڵت دادێ لە خۆشیەکان و ئەوەی کەوا پێداویستی لاشەیە بەڵام ئەگەر ئەو ڕوحە ئاسوودە نەبی ئەو ڕوحەش کو ئاسوود دەبی بەڕاستی ئەو ڕوحە ئاسوودە نابی هەتا پەیوەندی بە پەروەردگار و بە خالقەکەی نەکا سوبحانەهو وتعالا چونکە مەصدەری سەعادەت و خۆشی مەصدەری هەموو بەختەوەریەکانی دنیا و قیامەت لای ئەوە سوبحانەهو وتعالا. ئیتر کاتێک ئەو ڕوحە دادەبڕێ لە پەروەردگاری سوبحانەهو وتعالا با لاشە لە خۆشی دابی
هیچ قیمەتی نامینێ ئەو خۆشییانە شتێکی ممیل لەو کاتیە بەڵام بە پێچەوانەوە هەتا تەماشا دەکەی کەسێکی وەکو شەیخ الئیسلام ڕەحمەتی خوای لێ بی کاتێکەوە لە سزنی دەکەن دەڵێتەن چیم لێ دەکەن با بیکەن دوژمنانم لەبەرەوەی بەڕاستی وەکو لە ئەقوالی دیکەی هاتێ دەڵێ بەڕاستی سزنی لاشە سزن نییە ئەو کاتە ئینسان لە سزندا کاتێکەوە ڕوحەکەی سزن بی لە سنووری ئەو زەویەی کە لەسەری دەژیێ بەڵام کاتێک ئەو ڕوحە ئازاد بوو پەیوەندی بە پەروەردگاری کرد ئەو لاشەیە ئەنجنیش بکرێت ئەو هەر لە سەعادەتەکەی خۆیتی بە خەڵوەت بەدەستی دێنێ بە تەکید یعنی بۆ مانای ئێستا و کەسانێکەوە فازیر و تاوانبار و گوناحبارن دوورن لە عیبادەت و پەرستشی خوا دایم سعات لە بەندی خانەدان بە تەکید یعنی لێە زۆر جاران دەبین پانا دەبن لە بۆ مادەی بێهۆشکەر و ئەو شتانی کەوا فعلا وای بە تەکید ئابرەوەی فعلا ئەو ڕوحە ئەو بەختەوەریەکەوە پێویستیتی بە هیچ شێوەیەک بەدەستی ناینی تا تاوەکو پەیوەندی بەو زاتە بەو زات و بەو پەروەردگارنەکە کەوا خالیقیتی سوبحانەوە وتعالە کەوا فعلا لە ڕێگا ئەو عیباداتانە و ناسینی و ذکری خۆشویستنی ئەو عیباداتان کە ئەنجامی دەی فعلا ئەو پەڕی بەختەوەری بەدەست دەینی بەو مانای کەواتە ئێمە دەتوانین لە مانجی پیرۆز ڕەمەزانە ڕۆحی خۆمان بدۆزینەوە و پەیوەندێکی پتە و لەگە خوای گەورە دروستکەین و ڕۆحیشی ئاسوودە بەدەست بێنین بە ئیزنی خوای گەورە فعلا یعنی تەماشا دەکەی هەممان بە فەزلی خوای گەورە بەو تەجربەیدا ڕۆیشتینە کاتێکەوە بە ڕۆژی دەبی لە کاتێکدا کە ئەو جەستەیە تێنیە برسیە بەڵام لە هەمان کاتە ینی لە هەمان هەز بە سەعادەتێکی دەکەی هەز دەکەی تو چی ئرادەیەکت هەیە بەسەر ئەو لاشەیەت کاتێکەوە ڕوح زاڵە و بەهێزە بەڵێ کەوایە ئێمە چۆن بتوانین ئەو مانگەوەندە فەزل و منەت و گەورەیی هەبی ئێمە لە پێشوازی ئەو مانگەدا خۆمان ئامادە بکەین هەم لە ڕووی ڕۆحیەوە هەم لە ڕووی جەستەیەوە نەک کاتێک کە میوانەکە گەشت بە شپڕزەی فریای هیچ نەکەوین خۆمان بسازێنین جوانە دیارە فعلەن ئامادەکاری زۆر گرنگە لە بۆ پێشوازیکردن لەو مانگا پێش هەموو شتێشی وەکو زانان دەفەرمونون بەڕاستی کە ڕەمەزان مەوسیمێکە لە مەوسیمەکانی تاعات کە هەموو کاتێک پێویستە لە تاعات دەی بەڵام لەو مەوسیمەی زیاتر ئاتەن مەواسیمی تاعا ئەو مەواسیمانە ئەو وەرزانە یەکەم خوتوە کە زانایان باسییان کردێ بە تەوبەیە خۆ خاوێنکردنەوە لەبەرەوەی بەڕاستی لە تەسکیەی نەفسیش وەکو معلوم جەنابتانە تەسکیە بریتە لە تەخلیە و تەحلیە خۆ داڕناندن خۆ ڕازاندنەوە خۆ داڕناندن و تەخلیەکردن لە هەموو پیس و لە هەموو شتێکەوە فعلەن ژیانی لێڵ کردی ناخۆش کردی ئەوجا خۆ ڕازاندنەوە بە هەموو ئەو شتانەی کەوا بام لە تاعاتی قەلبی و لە تاعاتی جەوارح کاتێکەوە بەهۆیەوە ئینسان دەحەسێتەوە جەلوێ پێشوەختە پێش ئەوەی کەوا داخلی ئەو مانگەبی زۆر گرنگە تەوبێکی نەسۆح بکەی بە معنای کەلیمە لەگەڵ ئەو تەوبەی کە دەڵێن تەوبە محاسبەی نەفسی تێدابی ئای فعلا ئینسان بەخۆ دابچیتەوە بەخۆ دابچیتەوە کو هەموو سەرمایەدارێک هەموو خاوەنکارێک کاتێکەوە لەو کاروبارە دنیەویەی کە دەیکا ئەوجا هەیە جەردی ماگانەی هەیە جەردی هەفتانەی یان جەردی ساڵانەی هەیە پێویستە بزانین داخوا چەندی زەرەرە و چەندی قازانجە ئەو ڕابردووی کو بەڕێ کردێ ئیتر ئێمەش بەلای کەمی ئەسڵ وایە هەموو کاتێک حساب لەگەڵ نەفسی خۆمان بکەین و خوای گەورە فەرمای پێکردێ سوبحانەهو وتعالە بەڵام بە تایبەتیش ساڵانە ئەو جەردەی لەگەڵ خۆمان بکەین هەتاکو ئێستا ئێمە موقف و هەڵوێستمان بەرامبەر بە فەرمانەکانی خوای گەورە چیە سوبحانەهو وتعالە لە عەقیدەوە پێدا بین لە عەقیدەوە پرسیاری ئەو کەماوەسان ئێمە زۆرێکمان هەن بۆ نمونە عیبادەتێکی زۆر جوانەکەن شەوان دەمینێنەوە ڕۆژەکەشی بە ڕۆژی دەبن و لە خزمەتی قورئانیشدان لە هەمان کاتا عقیدەکان چەسپا و سابت نییە چۆنەڵێ هەم لە ڕووی وەلا و بەراوە کە سەرەکی عقیدەیە ینی خەلەلێکیان هەیە ئاخۆ ئەوانە ئەولاتروانێکەوە چاکتر تەوبە بکەن لەوەی کە خۆیان ساخکەنەوە لەو مەسەلەی کێشەی عقیدەیەکە هەیتیان بە تەکید وایە لەبەرەوەی بەڕاستی هەموو شتێک بناغە و ئەساسی هەیە ئەگەر بناغە و ئەساس بتەوبی بە تەکید ئەو جەبینە هەرچەند بەرزبی تۆ لەسەری جێی مەترسی نییە بەڵام بە پێچەوانەوە کە بناغە و ئەساس نەبوویان دارێک جوان خۆی نەچەسپاند بوو بە ڕووی زەویدا معڕەزە لە بە کەمترین تەسیرات ئەو جەبایەک لەولادەی کەسێک پاڵش پێوەدەین لەوانەیە بکەوی ئیتر فعلا لە پێش هەموو شتێک ئینسان پێویستە بە خۆداچوونەوە بکە لە ڕووی عەقیدەوە کاتێک کە ئێمە مسلمان بە فەزلی خوای گەورە لەسەر عقیدەی تەوحید و یەکەم ڕوکن لە ئەرکانەکانی ئیسلام کە لا إله إلا الله محمد رسول الله فعلا دەبی خۆمان هەڵسەنجێنین ئەمە تا چەند پابەندین بە عقیدەی لا إله إلا الله محمد رسول الله
کاتێکەوە لە ناو گۆڕ پرسیارمان لێ دەکرێت چێ پەروەردگار تا چیت دەگوت بەرامبەر بەو کەسێک کە لە بۆتان نێردرا دینەکەت چ بوو؟ بە فعلی کو جواب بدەینەوە کە جوابدانەوەی ناقەبر بە تەکید ڕنگدانەوەی کاروکردەوە و ژیانمان بۆ کە ناتوانین لەوێندەرە خلافی ڕاستی بڵین. ئیتر بە خۆداچوونەوە زۆر گرنگە فعلا کە فعلا لە ڕووی عەقیدەوە کە دەڵێ لا ئیلاهە ئیلەڵڵاه بالفعل یعنی بە عەقیدە و بیر و باوەڕی تو هیچ پەرستاوێکی بە حەق نەبوو لە وجودەی تەنها ئەڵڵا نەبی سوبحانەهو وتەعالە ئەگەر وا بوو عەقیدەت فعلا هەموو عیبادەت پەرستشەکان تەنها بۆ ئەو بوو یاخود لە بۆ غەیری ویشت دەکرد؟ ئایا فعلا هەموو خۆشەویستیت لە بۆ خوا بوو لە پێناوی خوش ئەو کەسان خۆش دەویست کەوا جۆڕایلی خوا دەکەن؟ و ئایا دژمنایەتیت لە پێناوی خوا بوو؟ بەڵێ فعلا یعنی موالات معادات دژمنایەتیش هەلە پێناوی خوا ڕقل لەو کەسانە بوو کە دژاتی دینی خوا دەکەن یاخود لەبەر نەفسی خۆت بوو یاخود لەبەر ئەعتیبارێکی دیکە بوو کەواتە لە عەقیدەوە پێدا بێن. بەڕاستی زۆر مهمە کە فعلا خۆمان هەڵسەنجێنین لە ڕووی عەقیدەوە پێش هەموو شتێک ئەو مسلمانەینە کەوا فعلا اعتقادمان بە لا ئیلاهە ئیلەڵڵاه هەیە پێداویستەکانی لا ئیلاهە ئیلەڵڵاهمان لێ دێتە جێ خۆمان لە نەواقیض و ئەوانەی کەوا هەڵی دەوەشێننەوە خۆمان لێ پاراستیە فعلا ئیمانمان بە محەممەد ڕەسوڵ الله هەیە سڵاو سەلەم کەوا سەرمەشق و با بڵێن سەرکردەی ژیانمان بی لە هەموو شتێک شوێن پێی ئەو بکەوین ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کە لەلایەن خوای گەورە هینایەت برێن سەرچاو و سەرسەر یان عەقلی خۆمان بە پێش یەخست یان ئەوە تا کەسێش کەمان هینا ڕیزی وەالعیاذ بالله. ئیتر فعلا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕوحی خۆمان لە ماڵمان لە منداڵمان لە هەموو شتێک لەو ژیانە خۆشەویستتر بوو. ئیتر ئەو هەنە پێویست بە پێداچوونەوە هەیە پێویستە مڕازعی بکەینەوە لەوەیەوە پێدا بێن ئەو جا دوایش حسابێکی حەسەن تاعات و مەعسیاتەکانمان بکەین ئەوەی کەوا تاعەتە. عەفو دکتۆر جان کەسێک کە ئەسڵەکەی ثابت نەبێ عیبادەت و پەرستەکان زاد چنێژە ڕۆژێ و هەرچیەک لە بابەتەکانی ترە ئیستیفادەی لێ دەکا؟ وڵا بەتەکید یعنی ئەگەر خوا نەخواستە لە ڕووی عەقیدەوە بەتەکید لە ڕووی عەقیدەوە تووشی شرک هاتبی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئینەما یەتەقەبەل الله من المتقین متقی یەکەم صفەتی ئەوەیە کە خۆی لە شرک پاراستیە. کەسی مشرک إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار. کەسێک شەریک لە بۆ خوای گەورە بڕیار بدە والعیاذ بالله خوای گەورە حرامی کردی لێ با هەر نوێژی ڕۆژیان بگری. بە هەر حاڵ پێویستە فعلا لەو ڕۆ زۆر تەکید لەسەر بکاتە ئەو جا دوای بێتە سەر مەسائیلی تاعات و ئەو معسیەتان کە تووشی بووە هەوڵ بدە ئەویان پەرە پێ بدە ئەوی دیکەشیان کە معسیەتەکانە خۆی لێ بگریتەوە هەوڵ بدات تەوبەچی نەسوح بکاتن فعلا بە پاچی پێشوازی پێمان دەڵێ بەر لەوەی ئێمە خۆمان ماندووکەین بە قیام اللەیل و بە ڕۆژی و بە عیبادەتەکانی تر جا قورئان خوێندنەوە هەرچێکی تر لەوانەیە سەرەتا ئەسڵەکەی خۆت پاک و چاکەوە کە عەقیدەیە لەبەر ئەوەی ئەو عیبادەتانە ئیستیفادە لێ بکەی ئەگەر نا دادت نادا. بەتەکید وایە فعلا ئەگەر لەسەر ئەو ئەساسە پاکەدا نەمەزرێ عەقیدە یا لەسەر ئەو ئەساسی عەقیدەیەکی پاک وەکو با بڵێن ئەوەی لە قورئان و سنەدا هاتیە تەوحیدی رب العالمین اقتدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەی کە پێویستە لا تقدموا بين يدي الله ورسوله بە هەموو شێوازەکانی ئەگەر لەسەر ئەو ئەساسە نەبوو بەڕاستی ئەوە جێگای مەترسیە وەکو خوای گەورە دەفەرمێ عاملة ناصبة تصلى نارا حامية. ئیشی کردیە ماندیش بووە بەڵام تەصلى نارا حامية دەستە ناو ئاگرێکی زۆر گەرم خوا پەنامان دەڵێ. پێشەشی باش و پێم خۆش مامۆستا جا بینە سەر پاکردنەوەی ڕۆح و پێشوازی بە شێوەکانی تر لە مانجی پێرۆزی ڕەمەزان. بەڵام زۆر گرنگە مامۆستای بەڕێز ئێستا ئێمە کاتێکەوە گوتمان لە پێشوازی ئەو مانگە پیرۆزە داین بە خۆدا بچینەوە یعنی فعلا ئەو دڵە کو هەموو ئەعزایەکی ئینسان وەزیفەیەکی هەیە ئەو چاوەمان وەزیفەی بینینە ئەو گوێمان لە بۆ گوێ لێبوونە بە هەما شێوە دەست و هەموو ئەندامەکانی لاشم وەزیفەی ئەو دڵەمان چییە؟ وەزیفەی ئەو دڵەمان کەوا بەڕاستی زیاتر کە دەڵێن دڵ و ڕۆح ئەوانە دووشتی مەربوطن بێکەوە فعلا ئەو دڵە وەزیفەی سەرەکی ناسینی ئەڵڵا تەعالایە کە بە حەق ناسید ئەو جا خۆشت دەوێ لێ ئەو کەسێک کە خۆشی نەویستە نەیناسیە ئەو کەسێک کە خۆشی نەویستە نەیناسێ پێویستە بیناسی لێ پێویستە تو بەو دڵت پێدا بچیەوە ئەو دڵت فعلا یەکلا بکەوە لە بۆ خوا سوبحانەهو وتەعالە ئەو جار بە خۆشویستنی خوا تەوەکل لەسەر خوا سوبحانەهو وتەعالە و هەروەها ترسان لە عەزابی خوای گەورە سوبحانەهو وتەعالە إلى آخر لە عیبادات قەلبێکە چ پۆخڵەواتی تێدا پێویستە دەری بینی حقد و حەسادەت و غەش و هەر شتێکەوە لەناو دڵ و دەروونتە یعنی هەتاوەکو مەسەڵەن لە 15 شەعبان
كاتك لو حديث صح هذاك بين صلى الله عليه وسلم كباسي ذاك دفرمي رب العالمين لبازدي شعبان تماشای بەندەکانی خۆی دەکاتن لە هەموو کەسێک خۆش دەبی لە بەندەکانی تەنها لە دوو کەس نەبی یەکیان کەسێک بی مشریک بی پەنا بخوا یان کەسێک بی کەوا متەخاصم بی لەگەڵ مسلمانێکی دیکەواتە دوو کەس قەتعی عیلاقەیان کردیە کەواتە زۆر مهمە ئینسان ئەو دڵی یەکلا کاتەوە لە بۆ ئەو عیباداتە قەلبیان کە خوا دێ پاچی بکاتەوە لە هەموو ئەو شتانی کەوا فعلا لێڵی دەکا و عەقیدەیە ئەو دڵت پیس دەکا لە غیل و حقد و لە کیبر و عوجب و هەموو ئەو بەڕاستی ئەو پۆخلەواتانەی کەوا ناو دڵ دروست دەبی خوا پەنامان کەواتە بەڕاستی ئەگەر بمانەوێ ئەو دڵە بەرزی بکەینەوە بەو بەڕۆژی بوونە بە فەزلی خوای گەورە سوبحانە وتەعالە پێویستەوە گوتمان لە سەرەتادا لە پیسیەکان خاوێنی بکەینەوە ئەو جا هەوڵ بدەین بەو عیبادەتەی کەوا ئەنجام بدەین بە فەزلی خوای گەورە بەتەئکید بەرەو پاشتر حتا لە خاڵێکدا ینی پێویستە ئاماژەی پێ بکرێ عیبادات دەوری زۆرە عیبادات دەوری زۆرە تاوکو خۆت لە گوناه و تاوان پارێزی یعنی هەتا وەکو زانان دەفەن تەماشاکە مەسەن لە بۆ نمونە لە سوورەتی ئەلفورقان خۆی گەورە لە کۆتایی سوورەتکە باز لە عیباد الرەحمان دەکا یەکەم جار باس لە چیان دەکا يمشون على الأرض هونا پاشان دەفەرمیتن باش لە شەو نوێ ژیان دەکە وإذا خاطبهم جاهلون قالوا سلاما کەواتە لەسەر ڕووی زەوی لە خودی خۆی متەکەبیر نییە بە سەکینەت تەواضع دەڕوا پاشان لە تەعامل لەگەڵ خەڵکی وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما لا يجهل عليهم كما هم يجهلون عليه ئەوان کە بێڕێز دەکەن ئەواناکە خاصن لە حقوق شخصی خۆی هیچ مشکلەی نییە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا قەت ئینتقامی لەو شخص خۆی نەکردەوە و پاشان باز لە شەو نوێ ژیان دەکەوە نییە باز لە دوعایان دەکا باز لە ئەو جا دوا دەفەرمی والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون زانا دفرون كاتا طاعة وعبادة كاتي كواديكي واد ليدكا فعلا دور كوي لمعصية قناه تاوانش إذا براستي أو خطواتانا بەرجەستەکردنی زۆر مهمە هەوڵ بدەین فعلا خۆمان بڕازێنەوە وەکو ئینشاءالله خاڵەکان کەش پێدا دەین کەوا فعلا شایستەی ئەوە بین کەوا فعلا ئەو مانگە بەو شێوەی پێشوازی بکەین کەوا خوای گەورە لێمانە قبول بکە و ببیتەمای ئەوەش کەوا خۆمان پارێز لە گوناه و تاوانەکان ئێمە لە ڕۆژی ترا پێشوازی دەکەین کە هەم لە ڕووی ماڵە هەم لە ڕووی مەسەلەن ئامادەسازی نێماڵ تا چەندە پێویستە یانەوە تا خەڵکانیشی زۆر ئامادەسازی دەکەن بۆی کە خواردنەشی زۆر خەزم بکەن لە بۆی مانجی پیرۆزی ڕەمەزانە بیخۆن مەسەلەن بەخۆی سوبحان الله ینی تەماشا دەکەی لە ئیسلامدا کاتێکەوە باس لە ڕەمەزان دەکرێت ئەسڵان ڕەمەزان سیامە خۆگرتنەوەی لە خواردنەوە ینی پێ دوای ئەمە تێگەشتنەکەمە هەڵە بێ ینی زۆرێک لە خەڵکی ئیلا ما ڕەحیمە ڕەبی یعنی کە ڕەمەزان دێ لە پێش ڕەمەزان بە چەند ڕۆژێک ئەوە خەمی ئەوەیتی جارێ زوو خواردن بین و ئەنواعی خواردن و یعنی هەتا بەخۆم جۆم لێ بۆ لە خەڵکانێک دەڵێ کە ڕەمەزان هات پێویستە 3 چارێکی ماڵت لە خواردن سەرف بکەی یعنی وەکە ئەنەما سبحان الله لەکوێ هێناوە قسە لە ناو خەڵکی یعنی بە هەر حاڵ یعنی بەڕاست تێگەشتنێکی زۆر هەڵەیە بەعەکسەوە لە مانجی ڕەمەزان خۆت دەگریەوە لە خواردن نەک بە معنای ئەوەی کە تو لە پاشیوەکە و لە ئێوارەکەی تعویزە چوا بکەیەوە کەوا فعلا سەد خۆزگەم بۆی نوڕانەت یەک لە حکمەتەکانی ڕۆژەوەی هەست بە زانی سکە برسەکان بکەیت بەتەئکید یەک لە حکمەتەکانی ئەوەی کە ئەتۆ هەست بە ئەو کەسان دەکەوە نەدار و نەبوونن ئیتر فعلا پێشوازیکردن لە ڕەمەزان معنای ئەوە نییە تو بێی بەعەکسەوە یعنی یەک لە خاڵەکان کە بەنیازی باس بکەین ئینشاءالله یەک لە خۆ ئامادەکردنەکان لە بۆ ڕەمەزان ئەوەیە هەوڵ بدەی ئەو ئیشانەت کەوا هەست دەکەی مەشغولت دەکا لە عیبادات هەوڵ بدەی زوو پێش ڕەمەزان ئەنجامی بدەی تاوەکو مەشغول نەبی لە ڕەمەزان بە ئەو شتانە لە بۆ نمونە مەسەلەن وەکو دەربڕینی خۆشی لە جەژن ئەو شتێکی مەشروعکە بە فەخر و شانازی ئەمە دوو جەژنمان هەیە کەوا ڕەمەزان و قوربانە وەکو دروشمە ئەسڵ وایە لە خۆت و لە ماڵومدان ڕنگ بداتەوە بە خۆشی دەربڕین بە جلک و بەرگ و بە هەر شێوێک هەوڵ بدە لە پێش ڕەمەزانی ئەوشانە تەواو بکەی تاوەکو لە ڕەمەزانی بۆش مەشغول نەبی نەک بەتابەت لە شەوانەکان تایبەتی یعنی فعلا ئەوە یەک لە هەڵە هەرە گەورەکانە ئەو شەوانەی قەدر کە دەی ئەخیریە خەڵکانێک خەریکی بازار و سبحان الله یەک لە هەڵە کوشندەکانە کە فعلا تعویز نابێت یعنی هەندێک هەڵە هەیە کۆ بڵێ هەڵەی مەسیری پێدەگوترێت تعویز نابێتەوە کاکات ئەو ساڵی هەر هەمووی لە عیبادەت بینە کە ئەگەر خوای گەورە بە قسەت بکە ئەو شەوەی کەوا شەوی لەیلەتول قەدرە نازانی دەگەی ساڵی داهاتوویان نا معلوم نییە بەڕاستی چالوێ
یەک لە ئەوەکان کە خاڵەکان کەشکە پێویستە وەکو لە پێشوازی کرد لە ماجی ڕەمەزان دوعاکردن، يعني اللهم بلغنا رمضان، اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان. وكو سلفيش رحمة خوان معلومة كوا فعلا معلومة أو قصة واردة وبسند صحيح هاتكوا بيواني سلف لأصحاب التابعين وأتباع التابعين دعاء ذكر شش مانك بيش رمضان اللهم بلغنا رمضان بينز مانجي لباش رمضاني بس دعاء قبول ذكر كخوي يقول لي قبول بك سبحانه وتعالى. وهروها لا خالي تر براستي دڵخۆشی دەربڕین بە هاتنی ئەومان تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دڵخۆشی دەربڕی و مژدەی بە ئەصحاب دا خوایان لە ڕاز لە ڕێگەی ئەوانیش لە بۆ هەموو مسلمان وەکو لە حەدیثێکدا کەوە ئەصحابی سنن ڕوایەتیان کردی و صحیحە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیفەرموو هذا رمضان قد جاءكم يعني مژدەیە بەڕاستی ڕەمەزان وهات شهر مبارك مانگەی پڕبەرەکەتە فرض الله عليكم صيامه ئیتر پێدا دەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە باسکردنی ئەو شتانی کەوا لە ڕەمەزاندا خوای گەورە سوبحانه وتعالى باسی کردی وەکو ڕەحمەتێک دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە دەرگاکانی جەهەنەمدا دەخرێ و هەروەها منادیەک بانگخوازێک بانگ دەکا یا باغی الخەیری ئەقبل ئەی ئەو کەسێکەوە بە دوای خێری دێ ئەوە ڕۆژتە بەڕاستی ئەوە مەیدانە و لە مقابلها باغی الشەڕ ئەقسر ئەو کەسێک کە خەریکی خراپی بەڕاستی ئەوجا دەست بگرەوە بەسە و ئەوەندە عوتەقا و ئازادکراوانی کە لە ڕەمەزان هەیە لە غەیری ڕەمەزان نێ کە خوای گەورە ئازادیان کەواتە ئەوەشێک لە خاڵەکان کە فعلا خۆشی دەربڕین بە هاتنی ئەو مانگی کە مەوسمی عیبادەتە وەک خوای گەورە دەفەرمی قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. يتريق لفضل كان خوای گەورە بەتەکید هاتنی ئەو مانگە پیرۆزەیە و هەروە خاڵێکی دیکەش ماوەستای بەڕێز زۆر مهمە ئینسان لە ئێستاوە هەوڵ بدە تصحیحی نیەتی خۆی بکە تصحیح النیە زۆر مهمە يعني تەماشا دەکەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باس لەو فەزل و گەورەیەی مانجی ڕەمەزان دەکا لە بەڕۆژی بوونەکەی و لە تەراویحەکەی و لە عیبادەتەکان تێ تەکید لەسەر چ دەکاتەوە من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه من قام رمضان إيمانا واحتسابا إيمانا كواتا دیسان دێتەوە تأكيد لەسەر ڕووی عەقیدی دەکاتەوە لۆ بەڕۆژی دەبی کاکاتوو لۆ تەراویحان دەکەی وەڵاو خەڵک هەروە دەیکا هەروە فێر بووینەوە با پیران نا عیبە نەکردنی بە ئیمانەوە بە ئەعتیقادەوە خوا فەرزی کردی سبحانه وتعالى بە ئیخلاسەوە مەبەستم تەنها الله تعالى سبحانه ناک لە بۆی هەموو خەڵک بە ڕۆژ دەمەش بە ڕۆژ دەم واحتسابا احتسابی ئەجر زۆر مهمە يعني زۆر کەس بەڕاستی لەوانەیە ئاگای لە ئیخلاسەکە ئاگای لەو احتسابەی نییە ئەو احتسابە زۆر گرنگە چاوەڕوانی پاداش زۆر مهمە هەم لەو عیبادەتە کە تەکید لەسەر کات و پێغەمبەر صلی الله علیه و سلم هەم لە باقی عیبادەتەکان کە فعلا لۆ بە ڕۆژی دەبێت و احتسابا للأجر بەو ئەجر و پاداشە کە خوای گەورە دایناوەکو دەفەرمی الصوم لي وأنا أجزي به تەماشا الصوم لي هەموو باقی عیبادەتەکان دیکە دەفەرمی وەکەئەنەما ئەو لە بۆ خۆیت تەنها ئەو لە بۆ منە لە حەدیثە قودسیەکەی ونيا الصوم لي وأنا أجزي به رب العالمين كما بيان صوصهم دجارته لخواي جورا كحديث قدسية زانان دفن من لبرسي خواي جورا الصوم لي وأنا أجزي به طبعا بتن حكمته جدبا يقلوا أنا بفعل الصيام وبروجيبون كم وايا رياي بكوتناي ما قر أوش هي براستي ريدك برام عاتن أجر كابرا رياباز بي كبتنيا لخوي دخوا ودخواته بەڵام بە تەنیاشە هەر بە ڕۆژی دەبی بەڵام هەشە طبعا ئەوە کە ناڵێ بە مطلقی يعني ئەوەی بە ڕۆژی بوو مخلیسەنا يعني هەیە سبحان الله ئەجە خاستن لە غەیری ڕەمەزان کە بە ڕۆژی دەبی متعمد بە خەڵکی دەرێن بە ڕۆژیمە ها بە ڕۆژیمە یاخود دەکەوتە ڕیایی بمانێ و نەمانەوێ يعني لەوەی تەمین نەبێ وەڵا بە ڕۆژی بوون ڕیایی تێدان تێیدا کاتێک دەبێتە ڕێک کەسەکە حەزی ئەوەی هەبێت کە خەڵک پێ بزانیانەوە تا وا خەڵک زانیوە بەڵام جێ بە خەڵک نادا ئەوە مهمە ئەوە حاڵەتی دوم و ئیخلاسە خەڵک زانیتی نەیزانیە لای من وەکو یەکبی وەکو زانان دەفەرمون ئەگەر دەتەوێت بزانیتەوە بە ئیخلاسەوە دەیکە یان نا لە بەڕۆژی بوون لە غەیر بەڕۆژی بوونیش وا هەز بکە لە تاعەت و عیباداتەکان ئەتو لە ناو قەبرستانی مردی هیچ ئاگای لە تۆوە هیچ ئاگای لە تو نییە کەواتە لات مهم نەبی زانیان یان نەیانزانی بەڵام ئەگەر متقصد ولا بروجيما أورو بروجي كا خولون بروجيني خاصة لا كواتلير براس خويدا كوتنا يورياي كواتا خالق لخالق أو ياخذ حكمتك لحكمتك كزانان باس دكان دفن بروي براستي مقارنة باقي عبادات كان كإخلاص زيادة لا بروجبون هي وكم ترياي تدا بلام حكمتي إيش كش بازا كان ياخذ دلين سبب إيش كهيك أخوي يقول الصوم لي وأنا أجزي به
لەبەر ئەوەی طبعا کە دەفەرمی الصوم لي وأنا أجزي به لە پێشەوی دەفەرمی لە حەدیثەکەی دەفەرمی حەسەنە یەک بەدێ هەتا یەک بە حەفسەتی ئەو جە لە پاشەوی دەفەرمی الصوم لي کاتە زۆر لەوەی زیاترە پاداشتەکەی. علەما دەڵێن لەبەرەوەی یەک لە بابنە عیلەکان کە باسی دەکاتن ئەوەیە بە ڕۆژیبوون تاکە عیبادەتەکە لە بۆ ڕەب العالەمین ئەنجام درا لە بۆ هیچ خوایەکی بە ناحەق ئەنجام نەدرا. یعنی ئەوانەی کە خوای بە ناحەق دەپەرستن لەوانەیە ئەنواعی تاعات و عیبادەت لۆ ئەنجام دەن، بەڵام تاکە عیبادەت کە لە بۆ ڕەب العالەمین ئەنجام درابیتن لە بۆ غەیری وی ئەنجام نەدرابی بە ڕۆژیبوونە. ئەوەش فعلەن ئەوە سەبەب و یاخود عیلەیەکی جوانە کە زانان باسی. ئەوجا لێردا هەتا وەکو یعنی حەزم لە ئیشارەت بەوەش بدەم ئیوا هەیە بە ڕۆژی دەبی لە بۆی سیحەتی خۆش بی، وەکو ئەو حەدیثەش کە حەدیثی ضعیفە صوموا تصحوا، حەدیثەکە ضعیفە طبعا. خۆ بە شەک و گومانمان لەوەی نییە لە ناحیەی طبی بە ڕۆژی بوون زۆر بە ئیسفادەی لۆ لاشە و جەستەمان زۆر بە ئیسفادەیە. یعنی وەکو باز دەکرێت ئێستا لە غەرب لە بۆ زۆرێک لە نەخۆشیەکان بە ڕۆژی بوون دادنێن لە بۆ چەند سەعاتێکی دیاریکرا بە تەکید زۆر بە مهم. بەڵام ئایا یان لە بۆ ئەوەی بە ڕۆژی دەبی کەوا زەعیف ببی کە ئێستاش بەڕاستی قەڵەوی یەکە لە دەردا ئەوە کێکە بڵاوە ینی زۆر بڵاو. ئایا دەکرێمە ئەو نیەتەشی لێبینین؟ حقەتەن لێ تەرکیزمان لەسەر ئەوەی کۆتمە تەصحیحی نیە. زاویەک لە پرسیارەکان مامۆستا کەسانەکان بە ڕۆژی دەبن نیەتیان خوایە لە ژێر چەتری ئیخلاس و سەوابە لە بۆ خوا پێ دەبن تەنها ڕەزامەندی خوامە بەسانە کە واجبێکە کوتیبیە فروودەیە تەواو. بەڵام لە هەمان کاتیشا چۆن دەڵێ هەم زیارەت و هەم تیجارەت لە کورداوی بەکاردێ، یعنی دەکرێ ئەمەش ئەو ئیسفادان لێوەکەم لەبەرەوەی بەدەنی مش حەقی لەسەرمە و ئیسفادان لێوە دەست بێرم کە هەیەتی بەخۆی زۆر مهمە ئەو نقطەی ئینسان خۆی گلاکات لێ گوتمە تەصحیحی نیە ئیمانن واحتیسابن فعلا ئەگەر بتوێ سەومەکی کامل بی بە ڕۆژبوونەکی کامل بی یعنی بگاتە ئەو پەڕی ئەجر پاداش کە چاوەڕام کە لە خوای گەورە پێویستە هەموو شتەکان کە لە مێشت خۆت دەربینی. ئەگەر زەرەریشی هەبی لەو فەڕەزنە زەرەریشی هەبی کەنیتی طبعا لەبەرەوەی لە شەرعدا ئەگەر کەسێک نەخۆش بی وانە ئەگەر نەخۆش بی عذری هەیە، بەڵام ئەتو لە نیەت خۆت وایە گلاکرد لە بخوا هیچ مەبەستێکم نیە تەنها ئەڵڵا تەعالا نەبی. وچی دیکە ئیبن عوثەیمین ڕەحمەت خوای لێ دەپرسن کەسێک بە ڕۆژی دەبی هەر بزەڵ ئەو پرسیارەیە لێ بە ڕۆژی دەبی هەم مەبەستی بە ڕۆژی بوونەکەشە هەم مەبەستیشی صحەتی خۆش بی یاخود باوڵین زەعیف بی. دەڵێ کاملی بە ڕۆژی بوون کاملی ئەجر پاداشکردنەوەی دایکەوە هیچ هەدەفێشکەی تێدان تەنها ڕەزامەندی خوا ئەوە کاملەکەی. ئەوی دیکە دەڵێ ئەگەر بێت و نیەتی زەعیف بوونەکەی یان نیەتی صحەت خۆشیەکەی غالبتر بوو لەسەر نیەتەکەی لە بۆ خوای یاخود وەکو یەک بوو هەم مەبەستی خوش بوو سبحانه وتعالى هەم نیەتی ئەوەش بوو هەردووش پێکە وەکو یەک بوو دەڵێ ئەوە هیچی لێ قبول ناکرێ سبحان الله. بەڵام دەڵێ ئەگەر مەبەستی خوا بوو غالب بوو ئەو مەبەستە پاشان حەزیشی لێ بوو لە بۆ زەعیف بوونیش دەڵێ ئەوە مەقبولە سیامەکەی بەڵام وەکو ئەوەی نییە کەوە ئەوەشی تێدا نەبی هەر لە بۆ خوای کەمالەکە لەوەیدا لە بۆ خوای چالوەیە کەسێک دەیەوێت جگارە تەرکە بۆ نمونە ڕەمەزان دەکاتە مەسەڵەن هەدەف لەبەرەوەی وەختێکی زۆر کە ناخوام ناخواتەوە دەڵێ بەو هۆیەشەوە بتوانم ئەوە تەرکەم لەما کاتە خۆ ئەزریشی تێدا تەرکە مەسەلەی جغارە ئەو مەوزوعی دیکە لەبەرەوەی ئەسڵەن جغارە یعنی بەسەراحەت یەک لەو حرامانەیە کە عولەما فتوان لەسەردا کە حرامە دەکەوتە بابی وەلا تەقتولوا ئەنفوسەکم بەڕاستی جغارەش هەر عینی یەکە لەو مەبەستانەی کەوا خەیرە ئینسان ئەگەر ئەوەی بکە نیەت بکە لەگەڵی ئەو پاداشی زیاتر دەکا بە تەکید یعنی ئەوە لە بۆ مەسلحەتی دنیای نییە ئەوە لە بۆ خوای تسکە خوا دەفەرمی حرامە خوا حرامی کردێت لێ ئەمە تەرچی دەکەم کەواتە بەڕاستی ئینسان قەڵەویش هەر نەخۆشینێک کابرابیە بۆ هەیە و بتوانانی خۆی لێ دوورکاتەوە. مامۆستای بەڕێز مەبەستەکە چییە؟ ینی بەخۆی ئەمە وەکو قاعیدەی وەربگرین هەموو ئەو شتانی کە خوا سبحانه وتعالى فەرزی کردە لە سەرمان و مەشروعیەتی پێدایە کە دەرێن مەشروعات یاتەوەتە شتە سنەت و مباحەکانش هەموو ئەو شتانە بە تەکید شەک و گومانی تێدانە لە مەسلحەتی بەندەیە لە بۆ دنیا و قیامەت حەج شەک و گومانی تێدانە لۆ نوێش کەم ئەوەی تێدایە با بڵێ مەسلحەتی دنیا تێدا لە تەنزیمی وەقت و هەم لە ڕووی جەستەی ئەو هەموو حرەکاتە لە ڕووی کەم گەلک زۆر ناژی مردرە. بەڵام مەبەستەکە لێرە چییە؟ مامۆستای بەڕێز ئەمە باز لە نیەت دەکەین لە بۆی کەوا گەورەترین ئەجر پاداش بەدەستبین وەکو عولەما دەڵێن ئینسانی عالم ئەوان دەزان کوتی زارەت بە نیەت دەکەن لەگە خوا سبحانه وتعالى
هەر ئەو نیەتە شەمامەسەوە دەکە بۆ نمونە بە 700 زیاتر بگرە بالضبط دەگەڕێتەوە سەر نیەتەکەی نيتك والله يضاعف لمن يشاء لزمني أوي فعلا زالوا إنسان بالتأكيد هم عباداته كان لزمني وأنا جبروجي بون بالتأكيد نفع دنيا اشتدا حد شك كمان تدا لصحة خوشي لزعيف بون أويك بخيال داده بلام أمام بس كمان ليرتسيا كو قولتني أزور باداش بدزبين كاتو ولا رأي هردي دي أتو داوي مكة أتو داوي مكة بتوي ونتوي هردي دي راست لو يعني نيتك الصاغنا كي وتو أزور باداش زياتر بدزبيني ما بس تك أويا شونك وكو تازة أو فتوى ابن عثيمين نقل كر يعني أجر ما بس تك زياتر خوي بلام أول شيء تدابي لأزور باداش كم دكاتو ئەگەر خوا نەخواستە ئەویان زاڵ بیتن ئەو هەر هیچ نامینێ هیچێک لە بەندەکان بێ هەڵە و تاوانین کەمال تەنها خدای سوبحانەهو وتعالە پێغەمبەرانیش معسوومن سەلامی خوای گەورەیان لەسەر بێ ئێمە چۆن بتوانین ئیستیغفار و تەوبە لەو گوناح و تاوانە بکەین کەوا نیازی ئێوەمان نەبێت لە دوای ڕەمەزانە بینەوە سەر دەست پێکەین یانی ڕاگرتنێکی مۆقەت نەبێ بەڵێ جوانە خۆی بەڕاستی تەوبەی نەسوح ئەو تەوبەیە کە فعلا ئەوەی جەنابت دەڵێ تەوبەی نەسوح ئەو تەوبەیە کە فعلا واد لێ دەکات نەگەڕێ و سەر گوناح و تاوان ئینسان بفعلي يعني بس بيغمبران معصوم عليهم الصلاة والسلام يعني حتى تمشاكا لسورة آل عمران خواهي قولي باسي بهجدكا وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرض والسماوات والأرض لو شيء وعدا للمتقين شينا متقي الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين ديسان والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون أو باسي أهل باشتا أو باسي متقيانا يعني فعلا أواهر وقت تأييدا لبقصك زنابتك إلا بيغمران معصوم عليه الصلاة والسلام يعني متقية أهل باشتا إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم طبعا أو زما بس ليرة دا يعني أو إنسان معرضة توجبه بس مقصد ليرة والرجاء خوش كردنيا كبيكي نا يعني وكو زانان مصطلح شجوان بكار دينان دالين أو آتانا كخوي يقول أوهم فضل ورحمته خوي بازدك بنامر بقون أحبار وتاوان بار مقصران معناه أونية كما استهتار زياتر بكينو بيشرم تربين حاشاش روي زنابتان برامبر بخوي يقول سبحانه وتعالى جينا ديننا بلكو يثير الاستحياء والد كازات الشرم لخودك يعني تماشادك سبحان الله أتقول لأنه بشر يعني كسك جاري شان غلط برامبر كاك داولي بردون دكم جاري دوام والله دبي برو قيمي خد داولي بردون بكي جاري سيم والله شنود بخويا إيه بس جارك دوسة تجاي برامبر رب العالمين يعني سبحان الله إيتر فعلا إنسانة معرضة بغلط بلا مهم ترين خال زور مهمة ما استبرز كلو آتانا خنمانو ولم يصروا على ما فعلوا إصرار نبي لسر جناح إنسان حتى جناح بارد بزبري بابرين شيطان فيري ليدك زبري نفس الأمارة بالسوء توش دي بلام مهم أوي كتوش هات يكسر بشي ما بيتو عزمي جزم كآخر توبين صحسية دس لجناح حل بقري ونيا عزمي جزم بكا كبهيتش وجنا قريت وسري عزمي جزم يعني أتو هالليرة كابرا والله جناح كي وازلي هنا بلام لدلو مقصدي تجارش كجبيكات أو توبنية أو أصلا لخودي خوش جناحك بيست باستغفار هي براستي أو ذا لباشي توبة زور جرنجا وإني لغفار لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى براستي أو توبة أو شعورا كان أفضل حزب فشيماني دكي أو عزم جازمتك كردية بيش رنگ بداتوه لكردوي تساك بيسلميني وقت تازش أماجام بيكر كردوي تساك براستي واد لذكا كوال لقناه خلافة لبروي وكو عقيدة أهل السنة والجماعة الإيمان يزيد بالطاعة وينقص بالمعصية أتوتا طاعة زيادة كإيمان زيادة كإيمان زيادة بو لقناه تجيريته إيتر فعلا بوشيوي إنسان عزمي جزم بكاتن كوان نقرت سرقناه والله سبحانه وتعالى بالتأكيد يا المتيدرة بريويك لنا بيروزا كان خواهي قولتسيا التواب معلوم زنابتان صيغم بالغير بالنسبة هر بنديك هر ساندي قناح بكاتو هر قبولي دكات بالنسبة مجموع بندكانيش هر حموي قناح بكان حموي تواب همي قبول دكا أو ذا بالضبط التوابي خواهي قولوا كزانا باسي دكان يوفق عباده للتوبة ويقبل توبتهم
هم موفقیان هدایەتی خوای بێ. کەواتە فعلا ئەوەیە. خوای گەورە کە لە باسی سیامە فەرمی یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام و لە ئاخرەکەی فەرمی لعلکم تتقون. هەدەف و ئامانج لە بەڕۆژبوونە تەقواداریە. ئێمە چۆن بتوانین کە گەیشتنە مانجی ڕەمەزانە ئەو جائزە بەدەست بێنین کە بریتە لە تەقوا. بەڵێ دیارە فعلا يعني ما بس لە بەڕۆژبوون لەو ئاتە لعلكم تتقون ما بس لهمو عبادات كانش بكشتي وكل سورة البقرة خواجه دفرمي يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذي من قبلكم لعلكم تتقون عبادات بكشتي وبتايبتش كلير باس لبروجبونا لعلكم تتقون كواتا بروجبون عبادات كان بكشتي معي أوي كوات تقوى دروز بكالنا وضلو درونت معي أوي تقوى دروز بكالنا وضلو درونت إتر أو تقوايا كوا فعلا ئەگەر بەدەستت هینە ئەخە بەروبوومی تەخواگەرێک زۆرە یعنی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو عیباداتانەی دانا تاوەکو تەقوا بکەی کەمتر لە 5 دقیقە مادەمێ بە مولەخەسی باسی کەین. بەڵێ زۆر بە مولەخەسی مامۆستای بەڕێز تەقوا بریتیە لەوەی کەوا فەرمانەکانی ڕەب العالەمین جێبەجێ بکەی خۆت لە قەدەغکراوەکان پارێزی بە نیەتی ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالە وەکو زانانیش بە کورتی زۆر جوان دەڵێن خەلی الذنوب صغيرها وكبيرها ذاك التقى واعمل كماش يمشي فوق أرض الشوك يحذر الردى لا تحقرن صغيرة إن الجبال من الحصى سبحان الله كواتا خۆ پارێزکاری کردن لە بۆ ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو جا تەماشادەکەی بەروبوومی چەند زۆرە ئەگەر متقی بی ومن يتق الله يجعل له مخرجا أجر متقي بي ويرزق من حيث لا يحتسب ومن يتق الله يجعل له من أمره يسرا ذلك أمر الله أنزله إليكم ومن يتق يعني الله يعني كسك دنيا شي دبي بهمان شي ولا تقوى بدسي دبي تقوى بدسي دكبي الدنيا بدوي دكبي بالتأكيد وهروها إنما يتقبل الله من المتقين لنا أجري زهنا شيء خواي يقولون ذات الده ثم ننجي الذين اتقوا بهشت زي شيء أعد للمتقين كواتا براستي زور مهمة كواتا بروجي بونو همو عباداتك لو كإنسان بيبتا متقي كبويا متقي بختوري دنيا يعني غير رمضان جتواني تقوى دار بي بلام للرمضان أو لا تلو آسان فرصته لغير رمضان طبعا هر دوازده ماك همو كاتكان جيان دكري أتو أو ريقا بقريبر بلام وكو كتمان براسي هندق موسم تايبت مندي زياتري بيدرايو زياتر رحماتي خواي قورو بركاتي خواي قورو زیاتر دەرجە بەسەر بەندێک دو ئامۆژگاری ڕێزدار جەنابی دکتۆر عەبدوڵڵا لە بۆ ئێمە کە چۆن لە پێشوازی مانجی پیرۆزی ڕەمەزاندا بین. ئەوەڵەن دوعا بکەین خوای گەورە سوبحانەهو وتەعالە بمانگەینی تێ هێشتا چەند ڕۆژێکی مایە خوای گەورە بەفەزڵ و بەرەکەت خۆی ئەو تەمەنەمان پێبەخشی بگەینێ تەوفیقمان بکات لە بۆ ئەو عیبادەت تاعەتان کە تێیدا ئیتر هەوڵ بدەین وەکو لە حەدیثی جیبریلدا هاتیە ئیسلامەتی و ئیمان و ئیحسانمان لێ بێتە جێ لە ناو خەڵکی أو إسلامتيمان لبيت جي أو مسلمان بين كفعلا خلصو كوتيان لقلب كين بوشوي كخوادي سبحانه وتعالى كفعلا معلوم زناب كخورة وشتمان بوشوي بكخوادي رنگ دانوي كواتلنا خلشي مسلمان بين لبين خومان وخوا سبحانه وتعالى يعني لبو خومان لعبادات طاعة كان من فعلا إيمان دار بين كل يوم مرتبة باسك إسلام وإيمان وإحسان ونيا لبو عبادات كان من إيمان دار بين وتبع إخلاص وبكين بإتقان وبمتابعة پیغمبر صلى الله عليه وسلم كواتا إسلام بين لنا خلشي لبو عبادة كان ما إيمان دار بين لبين خوما نخواش محسن بين أن نعبد الله كأننا نراه وكو حدث كبير فإن لم نكن نراه فهو يرانا كواتا حول بدين أو سي مرتبة ما لبيت زي كوالا حديث جبريل باسكرا بالتأكيد كسيشيش لنا خلشي مسلمان بي لبو عبادات كان إيمان دار بي ولقى تعامل لقى خواي قول محسن بي بختوري دنيا وقيامة بي زۆر سپاس بە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد خوای گەورە پاداشی بەخێر خوای گەورە پاداشی خێری جەنابشتان بداتەوە ڕەحمەت خوا لێ بیا ڕەبی موفقتان کە ماستای بەڕێز بەڵێ هەبینەرانی بەڕێز و خۆشەویست سارێ لەگەڵتان بۆ پێشکەشکردنی ئەڵخەمجارەی بەرنامەی بەهەڕ دەپارڕێنەوە کە خوای گەورە بە تەندروستێکی باش بە خزمەتی ڕەمەزانمان بگەینی بە شێوەیەک لە خزمەتی دابین کە بەم هۆیەوە بتوانین ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین تاکو دیدار بە خوای گەورە سپاردن والسلام علیکم ورحمة الله وبركاته.